ئەمیری کۆمەڵی ئیسلامی هۆشداری بە دەسەڵاتدارانی هەرێم دەدات کە پەند لە ڕووداوەکانی عێراق وەربگرن و چاوێک بە خۆیاندا بگێڕنەوە، وەگەرنا ناتوانن لە بەردەم شەپۆلی تووڕێی و ناڕزایەتی جەماوەر خۆیان ڕابگرن. مامۆستا عەلی باپیر لە میانی وتارێکدا کە پێشکەشی ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکارانی کەناڵی ئاسمانی پەیامی کرد لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان وتی ئیتر دەبێت قڕی و پڕی کەمینەیەک و هەژاری و نەداری زۆری نەیەک کۆتایی پێبێت. ئەم هەورازە جارێ بەبەریەوە ما بێت. ومێدم وایە یعنی بەرپرسانی ئەم وڵاتە بیرێکی جدی بکەنەوە لە شەوەی ئیدارەدانی ئەم وڵاتە چیدی قڕی و پڕی چینایەتی کەمێک لەسەریانەوە بڕژە زۆرێک لەبەریان ببڕێت چیدی کە ئەوە تێوەڕانەمێنن. ئەوەی کە ئێستا لە پارێزگاکانی خواروو و نێوەڕاستی عراق دەگوزارێت تەقینەوەی بورکانی خەڵکی تووڕە و بێزار و خەڵکی هەستکەرە بە مەینەتی و بەشخراوی و مەزڵومی دەبێ وریابین. وەکو من لە کۆبنەوەی تایبەتیشدا لە کۆبنەوەی سەرۆکاتی هەرێم باسم کرد، گوتم با لە ئێستا ئێمە ئاگر بڕی خۆمان بکەین و مەزانن کە ئێستا خەڵک بێدەنگە، خەڵک ڕازیە، تێبینی زۆرە، ڕەخنە زۆرە، گلەی زۆرە، با بەر لەوەی خەڵک بێتە سەرجادە، بەر لەوەی خەڵک یەخەمان پێ بگرێ خۆمان بەدەمیانەوە بچین. ئیناڵ نابێت دڵسۆزی خەڵک و وڵات بین، با بەدەمیان چین گرفتەکان چارەسەرکەین. باچی دیکە دەوڵەمەندی ناشەرعی دروست نەبێ بە پارەی حەرام، باچی حزب و حیزب نەبنە ملیارنێر لەسەر حیسابی وڵاتێک کە ژێرخانی ئابوورینیە، گەنجەکان کار و کەسابەت نییە بیکەن، دانامەزرێن ئاسۆیەکی ڕوو لە بەردەمی خۆیاندا نابینن. ئەمیری کۆمەڵ دەشڵێت ئەوانەی تا دوێنێ لە شاخ باسی پرۆلیتاریا و چینی هەژاریان دەکرد کە هات نەشار وعد و بەڵێن و بنەماکانیان لەبیر کرد. بەداخەوە دەڵێم کە ئێمە کاتێک بوو لەو شاخوچیانە هەموو پێکەوە بووین کە هاتینەوە ئێرە لەوێ باسی چینی پرۆلیتار و باسی ئازادی و ڕزگاری و باسی یەکسانی دەکرا. ئەو دروشم و شعارانە هەمووی پێیان ڕێکخرا، هەمووی ژێر پێخران. ئێستا ئەو وڵاتەی کە لە چیا خەڵکێک خەونی پێوە دەبینی کە ئێمە لە دەستی بەعز ئەم وڵاتەی خۆمان دەربێنین و دادگەری تێدا بچەسپێنین، ئازادی و یەکسانی و خێر و بێری وڵات بۆ هەموو کەس بێ، هەموو کەس لێ بەهرەمەند بێت، چونکە خوا ڕزقی هەمومانی خستۆتە ئەم وڵاتەوە. بەڵام ئەوەی کە لە بەعزمان بەڕەخنە دەگرت ناڵێم لە هەموو شتێکدا، بەڵام لە هەندێک شتێ بەتایبەت لە ڕووی ژیان و گۆزەران و لە ڕووی چیناتی و قڕی و پڕی زۆر پێش بەعز کەوتینەوە. مامۆستا عەلی باپیر لە قسەکانی ئاماژەی بەوە کرد ڕۆژ بە ڕۆژ بەها بەرزەکان لە مامەڵەکردن کەم دەکات. ئەمەش ئەگەر بێت و چارەسەر نەکرێت و بیرێکی لێ نەکرێتەوە ئەوە چارەنووسێکی خراپ چاوەڕێمان دەکات. داواشی کرد ئەوانی کە خۆیان با دڵسۆز ناو دەبن تەنها بە ناو دڵسۆز نەبن و بەکردار دڵسۆزیان بسەلمێن و هەڵەکانی ڕابردویان ڕاست بکەنەوە و فریای بارودۆخی شێواوی خەڵک بکەون و خۆیان بە پاشا و خەڵکی دیکەش بە حەدەم و خەشام سیر نەکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.